پەیامی پۆتین بۆ ڕۆژئاوا. یەکەم چاوپێکەوتنی پۆتین لەگەڵ تاکەر کارلسن بۆ میدیای ڕۆژئاوا لە دوای هەڵایسانی شەڕی ئۆکراین بڵاوکرایەوە و تا ئێستا هیچ کاردانەوەیەکی ئەوتۆی لە میدیای سەرەکی ئەمریکی نییە و زۆر باسی ناکرێت، چونکە خۆی تاکەر کارلسن ئەو کەسەی چاوپێکەوتنەکە دەکات پێشتر بۆ کەناڵی فۆکس نیوز ئیشی دەکرد و لەسەر ئەوە دوورخرایەوە کە زۆر پرۆپاگەندای بۆ پۆتین دەکرد و پرۆڕووسیا بوو. کارلسن سپیپێستێکی پشتگیری وایت سپرەمەسیە کە گروپێکن لە ئەمریکا ڕەگەزپەرستانە بیر دەکەنەوە و پێیان وایە رووسیا تاکە وڵاتە کە قیەم و ئەخلاقی سپیپێستی تێدا ماوە، بەوەی دژی هاوڕەگەزبازین و پەنابەریان قبوڵ نییە و ڕەگەزی سپیپێستی کەوکازی بە سەرداری ڕەگەزەکانی تر دەزانن و دەستیان بە قیەمەکانی کریستیانیەتەوە گرتووە، بۆیە خۆشەویستیەک لەو جۆرە گروپانەوە بۆ رووسیا هەیە. پێشتر لەسەر ئەم بۆچوونانە تاکەر کارلسن دوورخرایەوە و پێی وایە چۆن ئاساییە بۆ بەرژەوەندیەکانی ئۆکراین لە واشنگتۆن کار بکەیت وەکو کوڕەکەی بایدن کە لۆبیستی کۆمپانیایکی ئۆکراینی بوو، ئاساییە بۆ بەرژەوەندیەکانی رووسیاش لە واشنگتۆن کار بکەیت، بۆیە چاوپێکەوتنەکەی زۆر بەهەند وەرناگرن و ئەمریکیەکان پێیان وایە چاوپێکەوتنەکە بۆ پرۆپاگەندای پۆتینە. بەڵام ئەوەی دیارە لە میدیای ئۆنلایندا ئەم بابەتە گەرمە و پێیان وایە پۆتین ئەو بڕوایی هەیە وا بە ئاسانی ئامانجەکانی نەهاتوونەتە دی، وەکو خۆی باسی کرد هۆکاریش پشتگیریەکانی ئەمریکایە. بە ئاشکرا ڕۆژئاوا و ئەمریکاش تۆمەتبار دەکات بە هەڵایسانی شەڕ و تەقاندنەوەی هێڵی نورد ستریم و زەرەردان لە رووسیا. لە ئێستاشدا ئەم چاوپێکەوتنە گرنگە بۆ ئەوەی پۆتین کاریگەری لەسەر ڕای کۆمەریەکان هەبێت تا چیتر یارمەتی و چەک نەنێرن بۆ ئۆکراین، چونکە دەزانێت بەردەوامی یارمەتیەکانی ئەمریکا بۆ ئۆکراین واتای دۆڕانی رووسایە لەم کێشمەکێشەدا. ئەوەی جێگەی سەرنج بوو پۆتین سەرەتا نزیکی یەک کاتژمێر قسەی کرد بێ ئەوەی کارلسن هیچ قسەیەکی پێ ببڕێت یان پرسیاری ئاراستە بکات، ئەمیش بە ئارەزووی خۆی مێژووی ئۆکراینی بەستەوە بەهی رووسیاوە. خاڵێکی تر کە گرنگ بوو پۆتین هۆکاری بەردەوامی ئەم شەڕەی گەڕاندەوە بۆ دەستوەردان و تەڵەکەبازیەکانی جانسۆنی سەرۆکوەزیرانی پێشووی بەریتانیا، چونکە باسی کرد کە لە دانیشتنی ئیستانبولدا ئۆکراینەکان ئیمزایان لەسەر ڕێکەوتن کردبوو، بەڵام سەرۆکوەزیرانی ئەو کات ئۆکراینی پەشیمان کردەوە بەوەی چەکیان پێدەدەن ئەگەر بەردەوام بن لە شەڕکردن. خاڵێکی تر ئەوە بوو کە کارلسن داوای ئازادکردنی ڕۆژنامەنووسی ئەمریکی واڵ ستریت جۆرناڵی کرد کە هی ملیاردێر ڕوپەر مۆرداکە و ئەو خاوەنی کەناڵی فۆکس نیوزیشە کە پێشتر کارلسن کاری تێدا دەکرد. دیار بوو دەیویست بەو چاکەیە میدیاکە ناچار بکات کارەکەی پێشووی بدەنەوە، بەڵام پۆتین ئەمەی ڕەت کردەوە، وتی دەکرێت ڕێکەوتن بکەین چونکە پێشتر زۆر نیەت پاچیمان نواندووە و هیچمان لە بەرامبەردا پێ نەدراوەتەوە. پوتین جۆرج بۆش و ترەمپی پێ سەرکردەی بەتوانە و زیرەک بوون، بەڵام بایدنی پێ فێڵاوی و درۆزن بوو کە قورسا لەگەڵیدا کەویتە گفتوگۆ و ڕێکەوتن. خاڵێکی تر کە کاریگەری لەسەر شەقامی ئەمریکی دەبێت ئاماژەی بە قەرزی زۆری حکوومەتی ئەمریکی کرد و ئاماژەی بە چیسەی پەنابەراندا لە سنووری مەکسیک و ڕووی دەمی کردە خەڵکی ئەمریکا و پێیوتن ئێوە چ کارتان بە یارمەتی ئۆکراینە، کێشەکانی خۆتان چارەسەر بکەن.